من ئەمێ لێرە ئەوە ڕابگەێنم نەخۆشی شێرپەنجەیە با بڵین وشەی شێرپەنجە ئەو نشتێکی ترسناک نییە، خەڵک ترسێکی زۆری لا دروست بووە کە تەنها بەناوهێنانی ترسی لا دروستە بێ و پشکنین ناکە بەبێ گومان ئەگەر بێت و زووتر تەشخیص بکرێ زووتر بچی بۆ پشکنین پێشوەختە پشکنین کەی چارەسەرکردنەکەی زۆر ئاسانە هەم لە ڕووی نەخۆشەکەەوە هەم لە ڕووی ئابوووریەوە. خەڵکی ئێمە زۆر گرنگی بەوەی کە ساڵانە پشکنینی چاوری خوێن و پشکنینی ڕێژەی خوێن و پشکنینی چەندەها شتی تر بکە، بەڵام کەیەتە باسی ئەوە زۆر لێی سڵ ئەکاتەوە من ئەڵەم پێویست بە سڵکردنەوە ناکە، زۆر باشترە ئەگەر پێشوەختە پشکنین بکەن چارەسەریان ئاسانە و دائیمەن ئێمە هەواڵە ناخۆشەکان لەسەر شێرپەنجە ئەبیستین، بەڵام هەواڵی زۆر خۆشیش هەیە و چەندەها کەس هەیە ئێستا لە نەخۆشخانەی هیوا چەند ساڵێکە سەردانمانەکاتەوە تەنها بۆ پشکنینێت و نەخۆشیەکەی تێپەڕانەوە و چەندەها کەس هەیە خۆی ئەڵێ من یم قسە بۆ نەخۆشی تر ئەەکەم کە هیوایان بەمێ کە ئەم نەخۆشیە ئەوەنە کوشندە نیە. لەبەرەوە داوا لە خەڵکەکەین هەموو هەوڵ و تواناکان بۆ ئەوەیە لەم کاتەیە کە پشکنینی پێشوەختە بکەن لە هەموو شتەکانی تریش گرنگترە، چونکە چارەسەرەکەی زۆر ئاسانترە بێ، کۆنتڕۆڵکردنەکەی زۆر ئاسانترە بێ، لاوانەیە بۆ هەندێک کەس قورس بێت، بۆ هەندێک کەس نەگاتە ئەو شوێنی کە پێویستەکە پشکنینی تیابێ، بەڵام هەر ئەکرێ ئەوە نییە بڵێ ساڵێکان نەتوانی ڕۆژێک تەرخان بکەی بۆ ئەو پشکینێنە، بە تایبەتی ئەوانەی کە لە خێزانەکانە ئەندامێکی تریان هەبوو بۆ مێژووە تێپەڕیون بۆ ڕێگایە تێپەڕیون زۆر گرنگە کە پێشوەختە پشکنین بکەن و زوو هەوڵی چارەسەرکردنی بن. کێشەکە ئەوەی بوومە ئێمەی خەڵک لە ناوێک تریا کە شتێک ئەبیستین بە تایبەتی لە جیلە کۆنەکە هەر پێی ناڵێن شێرپەنجە پێڵەن دەردە پیسەکە، فڵان کەس بە دەردە پیسەکە وەفاتی کرد، کاتی گوێی لەمە بێ ئەو کەسە ورەی زۆر ئەڕوخێ، تەنانەت نەخۆش هەیە کە بۆ لامان ئەڵێ لەگەڵ منە ناوی مەهێنە، هەر پێم مەڵێ نەخۆشیەکەم چیە، ئەوەنە ورەی بەو شتە ئەڕوخێ پێم بۆڵێم نەخۆشیەکە و هاتووم لای تۆ چارەسەر وەرەگرم ناوی مەهێنە. هەندێک جار تەنانەت کەسەکە پێی نەوتراوە هاوڵی نەخۆشەکە چی برا خوشک خێزان هاوسەری بێ ئەڵە پێی مەڵێ ئەو نەخۆشیەتی بەس ناوی ئەو نەخۆشی لابێنی ورەی ئەڕوخێ، نە ئەمە هەڵەیە ئەبێ کەسەکە خۆی بزانێ دووپاتی ئەەکەمەوە ئەوەندە کوشندە نییە، کاتێک کوشندە نابێ کە زوو هەوڵی بۆ بێ زوو چارەسەری بکەی ئەو هەواڵە ناخۆشانەی کە لە یەکتریەوە ئەبیستی بۆ نەڵێ کەسێک لە دەرەجە 4 تەشخیص کراوە بە ئەکیدی لە دەرەجە 4 چارەسەرکردنی قورسترە بێ لە دەرەجە 1. بۆیە ئێستا لە هەموو جیهانە نەک لە ئێرە و سلێمانی و عێراق لە هەموو جیهانە هەوڵی ئەوە ئەیرێ کە پشکنینی پێشوەختە بکرێ، چونکە ئەتوانن بێنداتاکان بیستن ئەتوانن لەگەڵ ئەو خەڵکانەیە قسە بکەن کە ئەم نەخۆشی تێپەڕانە کە چارەسەرکردنەکەی زۆر ئاسانە، پێویست بە وڕە ڕووخان و پێویست بە ئەوە ناکا بڵێ من خۆمی لێ ئەدزمەوە نیشانەیەکم هەبێ خۆمی لێ ئەنە. زۆر جار نەخۆش هاتووە کە ئەکەویتە مێژووی نەخۆشیەکەەوە زۆر لەگەڵ یا قسەکەی بۆ دەرەکەوێت کاتێکی زۆرە ئەم نیشانەی هەیە کە ئەڵین بۆ شاردوودەتەوە ئەڵە ترساوم شتێکی خراپم هەبێ بۆ بەڵام بە شاردنەوەی نەخۆشیەکە چارەسەر نابێ، بە شاردنەوەی نەخۆشەکە زیاتر خراپتر ئەبێ. لەبەرەوە ئەبێ بە تایبەتی جی لە گەنجەکانمان ئەوەی لە پێگەیشتنان ئەبێ ئەوان هەوڵ بن کەسانی پێش خۆیان تەشجیع بکەن بچن بۆ پشکنین، زۆریان لێ بکەن بچن بۆ پشکنین، چونکە وتم لە ڕووی لە ساغی بۆ کەسەکە زۆر گرنگە، لە ڕووی ئابووریەوە بۆ تاکی خێزانەکان چونکە چارەسەرکردنی نەخۆشیێکی دەرەجە 4 لە ڕووی ئابووریەوە زۆر قورسترە هەم بۆ حکومەت هەم بۆ نەخۆشخانە هەم بۆ خێزان وەک لەوەی چارەسەرێک لە قۆناغی یەکا وەرگێ. ئەگەر ئەمانە هەمووی خەڵک ئەم هەواڵە بزانێ ساڵ بە قورسە بە ڕۆژی 2 ڕۆژ ناکرێ، بەڵام ساڵ بە ساڵ ئەتوانین بەرەو پێشەوە بەرین و بتوانین کۆنتڕۆڵی بکەین. ئەنێ باسی کۆمەڵێک داتا بکەین سەبارەت بە ئەو داتانی کە لە نەخۆشانی شێرپەنجە کۆمان کردوێتەوە کە لە سنتەری ژیانەوە تۆمار کراون. لە 2015 و 16 و 17 ئێمە 672 نەخۆش شێرپەنجەی مەمکمان هەبووە لە قۆناغی 1 و 2 3 لە توێژینەوە یەکا کە وەکو سنتەری ژیانەوە کردومانە لە دوای 7 ساڵ و 4 مانگ لە دەستنیشانکردنی نەخۆشەکەیان پەیوەندیمان پێوە کردوون. خۆشبەختانە ئەو داتایانە پێمانەڵێن کە لە 86.4 نەخۆشەکانمان لە
دوای ئەو فترە زۆرە لە ژیان نابوون کە ئەمە زۆر نزیکە لە ئەو داتانی کە لە وڵاتە پێشکەوتەکانە هەیە و ئێستا توێژینەوەکەمان چەند ساڵێکی تر بۆ زیاد کردووە کە نزیکیکەینەوە لە ساڵی 2020 واتە 2018 و 20 بۆ زیاکەین بە خۆشحاڵیەوە لە هەمانگی لەگەڵ نەخۆشخانی هیوا و ڕێکخراوێکی نێودەوڵەتیە توێژینەوەیەکمان لە سەر نەخۆشانی شێرپەنجەی مناڵ کردووە داتاکانی کوردستان ئەم سلێمانی هەولێر و دووهۆکیشوان ئەنڵایز کردووە توێژینەوەکەمان دەریەخات کە ڕێژەی توشبوونی شێرپەنجەی مناڵ بەراورد بە وڵاتانی پێشکەوت و وڵاتانی دراوسێش لەژێر هێڵی سوورەوەیە ڕاستەوانە لەگەڵ داتاکانی WHO ئەڕوا کە ئەمەش نیشانەی ئەوەیە کە ڕێژەی توشبوونی شێرپەنجەی مناڵ لە کوردستانە و وڵاتانی ترە ڕێژەکە زۆر زیاتر نییە کە ئەمەش جێ خۆشحاڵیە یەکێک لەو خاڵانی کە زۆر گرنگە کە خەڵک گرنگی پێبە هۆشیاری هەبوونی هۆشیاریە سەبارەت بە شێرپەنجە و پشکنینی پێشوەخت بە تایبەتی لە شێرپەنجەی سیەکان شێرپەنجەی مەمک شێرپەنجەی پۆستات شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە لە ڕێی وەرگرتنی زانیاری و لە پزیشکانی پسپۆڕ لەم بوارە